بابا ڕووپارێکی باشم کردیا. هەرەوەندەیە؟ بابا بخۆ ئەمڕۆ پارەی پاشم پێیا کردیا. پێم برێ ئەوڕۆ لۆ نەچێ مەکتەبێ. ئەچوو نەخۆشی دەبێ بچم ئیشکەم. کوڕم ئەمە نەخۆشم حەقت بەسەر من نەبی. بڕۆ بخێنە باشترە. ئەگەر نەچێ مەکتەبێ نانەکەش ناخۆم. دیسان هەی بێعقڵ هەریگرەوە دەی. کۆتایی بە خەونی منداڵان مهێنن، کۆتایی بە کارپێکردنی منداڵان بهێنن.